باس لە لووتکەی عەربی چینی دەکەین. ئەم لووتکەیە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاریگەریەکی دەبێت و هاوکات ئەمە لە دوێنێکە کۆتا ڕۆژی لووتکەکە بوو لە وتارەکەدا باس لە گۆڕانکاری ئابووری کرا و هاوکات لە پاراستنی سەروەری خاکی عێراق و هەوڵدان بۆ چارەسەرکردنی ئەو کێشە سیاسیانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە بە شێوەیەکی گشتی و لەم نێوەندەشدا ئەو پەیوەندیە سیاسی و ئابووری و ڕۆشنبیری لە بینی وڵاتانی بەشدار بوو لە لووتکەدا یان وڵاتانی عەربی و چین دروست دەبێت خۆی لە چیدا دەبینێتەوە و عێراق و کورد لەکوێی ئەم لووتکەیەدان و کاریگەریەکەی بۆ سەر عێراق و هەرێمی کوردستان چی دەبێت تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز دکتۆر لوقمان حەکیم ماستەر لە پەیوەندی نێودەوڵەتیەکان لە ستوری بەیانی کورسات نوێزمیوانە دکتۆر سپاس بۆ ئامادەبوونیت بە خێراتی زۆر سپاس دیارە دوێنێ کۆتا ڕۆژی لووتکەکە بوو لە کاتی پێشکەشکردنی وتارەکەدا چەندین خاڵی جیاواز جەختی لەسەرکرایەوە ئەگەر ئێمە سەرەتا پێش ئەو بابەتە باز لە کاریگەری ئەم سەردانە بکەین بە شێوەیەکی سەرەکی بۆ سعودیە ئەمە کاریگەریەکەی خۆی لە چیدا دەبینێتەوە پێشەوەی باز لە بازنەگەشتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و هەرێم بکەین بێگومان ئەم سەردانە سەردانێکی خۆڕست نەبووە یاخود بە دەقیقتر بڵێن پاشخانێک ئەوەی کە ئەو قۆناغی کە لە دوای 2012 بە تایبەت لە سەردەمی ئیدارەی ئۆبامادا ئەو گۆڕانکاریانەی کە دەیویست ڕووبدا و بەهاری عەرەبی دواتر مەترسیەکانی لای سەرانی وڵاتانی عەرەبی زیاتر کرد و جۆرێک لە جۆرەکان ئەو سیقەیە کە بەتایبەت بە وڵاتانی خەلیج زیاد لە 6 ساڵ لە نێوان ئەم وڵاتانەدا و لە ئەمریکادا بە جۆرێک لە هاوپەیمانی سەربازی و ئەمنی و تا دوایی ڕەنگە ئەمە قۆناغێکی تازە بێت. جۆرێک لە جۆرەکان دوای ئەو استنزافە مادیە ئەسکەری ئەمریکا لە ناوچەکەدا لە ئەفغانستانەوە بیگرە بۆ عێراق و زۆرێک لە ناوچەکانی تر جۆرێک لە پاشەکشی ئەمریکا و دەرکەوتنی سینیش لە ڕووی ئابووریەوە ئەمە بۆتە مەحەکێک لە ڕۆژەفی سیاسی دەوریدا و جۆرێک لە جۆرەکان ئەمریکا لە پاشەکشەیەکدا بۆ نفوزی ئەوەی کە پێشتر وڵاتانی خەلیج بە هیچ جۆرێک بی لەو تەسەڕفاتانکە بەڵام مەترسیەکانی وڵاتانی خەلیج لە دوای کۆمەڵی ئەحداسی گرنگ و تایبەت سعودیە بۆ مەوزوعی خاشقچیەکێک لە مەلەفە گەورەکان بوو کە ئەمریکا ئەوەی ئستیغلال کرد و جۆرێک لە جۆرەکان ناچارکردنی سیاسەتی سعودیە بەوەی کە بچێتە ژێرباری فشارەوە ئەمە بۆ خۆی ڕنگدانەوەیکی دروست کردووە لە عینی کاتێکە سین لە ڕووی ئابووری و دێتە مەیدان و باوش دەکاتەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بۆ استثمارکردنەوە بۆ ئەو گۆڕانکاری کە ئێستا دەرفەتێکە سینەکان بخۆزنەوە بەڵام من ئەمەوێ بەو پرسیارە دەست پێ بکەم ئایا ئەم گۆڕانکاریانە سین عڕابێتی یاخود کەش و هەوای ئەم سەردانە سعودیەکان و دووەلی خەلیج بە تایبەت پشگیریەکی بێوێنەیان کردووە لێ و مصریش لە بیرمان نەچێت لەم سەردانەدا ڕۆڵێکی بینی لە وجودی خۆی وەکو سەلماندن بەوەی کە پێشوازی لە سین بک بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست کەواتە ئەمەیە وا دەکا کە سیاسی خارجی هەر وڵاتێک کاتێک دەبینێت تووشی فشار لە وەزعێکدا دەبێتەوە پەنا دەباتە بەر شوێنێکی تر ئەمە دلیلێکی چیە ئەمان پێ دەڵێت کە نظامی دەولی گومانی تیانە لە گۆڕانکاریدایە و ئەو تاک جەمسەری ئەمریکا کە لە دوای ساڵی 1991 بۆ 20 ساڵی ئستنزافی مادی سەربازی وەکو ئاماژەمان پێکرد قۆناغێکی نوێ هاتوۆتە ئاراوە و گۆڕانکاریەکان حتمین لە نظامی دەوریدا و ئەمریکا هەموو توانەکانی دەخاتەکەر بۆەوەی ئەم سەدەیەکی ئەمریکی بێ بەڵام لە ڕووی ئابووریەوە سین بۆتە کێشەیەکی گەورە لە بەردەم ئەمریکادا و بۆیە ئەمە کاتێک کە وڵاتانی عەرەبی و هەندێک لە وڵاتانی ئەفریقی و زۆرێک لە وڵاتەکانی دنیای تر بۆ نمونە ڤەنزویلا بۆ نمونە وڵاتانی کە بەرازیل بەوە زۆرێک لە وڵاتەکان کە قەڵچن بە هەڵسوکەوتەکانی ئەمریکا لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا چەندین تەکەتولی نێودەوڵەتی دروست بووە بۆ نمونە برێکس یەکێک لەو گۆڕانکاریانەیە کە وەکو ضرورەتێک بۆ پەرپەشدانەوەی هەژمونی ئەمریکا
لە هەموو کایەکەوە وڵاتانی ئاسیای ناوەڕاست بۆ خۆت دەزانی رووسیا لە ڕووی سیاسیەوە بۆتە دەستپێشخەرێک یاخۆ قیادەیەکی ئەو وڵاتانە کە ئێستا ئەوانیش بۆ خۆیان هێزیەکن لە ژێر ناوی منظەمەی شەنغایدا کەواتە گشت ئەم تەکەتولاتانە چی ئابووری و چی سیاسی منظەمەی شەنغەهای و برێکس و ئەو گۆڕانکاریانە لە تەحالفات لە ناوچەکەدا و وڵاتانی عەرەبیش دەرک بەوەکردن کە ئەمریکا زەمەنێکی زۆرە لە ژێر فشاری ئەودان پەنایان بردوێتەوە بۆ ئەوەی کە سین مادامێک وەکو فریادڕەسێک بۆ ئابووریان ئەم قۆناغێکی نوێ لە سیاسی دەولیدا. کەواتە دکتۆر دەکرێت بڵێن کە لە پێشووتریشدا لوتکەی عەربی جددە کە ئەمریکاتیدا بەشدار بوو کۆمەڵێک داواکاری لە سعودیا هەبوو داواکاریەکان جێبەجێ نەکرا و لە هەمان کاتە ئەم لوتکەی چینی عەربی با بڵێن کاریگەری لەسەر سیاسەتی ئەمریکا و تاک جەمسەری و ئەم جۆرە سیاستکردنی و دەوڵەتیانە جێدەهێڵێت؟ بێگومان ئەگەر تەماشای سەردانەکەی بایدن بکەین بۆ سعودیە قۆناغ یەکەم لە ئیسرائیلەوە دەست پێ کرد کەواتە ئەوە نامەیەک بوو بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیسرائیل پێشەنگی هەموو مەلەفەکانی سیاسی دەرەکی ئەمریکایە دواتر سەردانەکەی بۆ سعودیە و جۆرێک بە پێی لێکۆڵینەوەکان بە پێی ئەحداسەکان بە پێی ئەوەی کە ڕەچاو کرا ساردیکی بێ و چان بێشمار لەو پەیوەندیەتا بەدی دەکرا بەوەی کە وەکو بڵێ عقوبەیەک بێ بۆ سیاسی خارجی ئەمریکی لە نەتیجەی ئەو پێشوازیە ساردەی کە لەلایەن سعودەکانەوە کرا بەراورد بە پێشوازیەکانی پێشووی سەرانی ئەمریکا بۆ نمونە ترامپ بینیمان ساڵی 2016 ئەو سەردانەی وەکو مەهرەجانێکی دەکرا لەلایەن سعودەکانەوە ئەمە بۆ خۆی نامەیەکی وازحە لە سعودەکانەوە بۆ ئەمریکا کە ئێمە قەڵسین بەو هەڵسوکەوتانەی کردووە لە دوای بەهاری عەرەبیەوە لە 2012 بە تایبەت لەلایەن دیموکراسیەکانەوە ئەنجام دەدرێت وەکو بڵێ کە ئەمە زەنگیەکە بۆ ئەوەی کە ئەمریکا بەخۆی دابشێتەوە لەو پەیوەندیانەی لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەت سعودیە بە تایبەت مەسەر و کۆمەڵێک وڵاتی تر و هەندێک وڵات تەنانەت مەوقفی زۆر تونتریان وەرگرتووە بۆ نمونە جەزائیر دۆخی سیاسی خارجی جەزائیر ئێستا لە دۆخێکدایە زۆر بە ڕوونیەوە زۆر بە ئاشکرا دژایەتی سیاسەتەکانی کێتی ئەوروپا دەکات بە تایبەت فەڕەنسا و لەگەڵ ئەو هاوکێشەیەکە لە ناوچەکەدا دروست بووە بۆ دژایەتیکردنی هەژمونی ئەمریکی و هەژمونی وڵاتانی ئەوروپی لە ناوچەکە دوجار ئەمە بە سین بۆ خۆی دەخۆزێتەوە واتە عەرابی ئەم سیاسەتە عەرابی سین نییە بەڵکو ئەو سیاسەتە هەڵەیەکە لە ماوەی سەرۆکایەتەکانی هەریەک لە بایدن و هەریەک لە ئۆباما و پێشتریش تا حدێک ئەمە ڕنگدانەوە ئێوە کە کەڵەکەبوونی ئەو بێمتمانی ئەمریکا بەو پەیوەندیە دروژ درێژەی کە لەگەڵ وڵاتانی خەلیجدا هەبووە جۆرێک لە جۆرەکان وەکو ڕەتفعلێکەوە سینیش ئەمەی خۆسەوتەوە لە ڕووی ئابووریەوە بێگومان هەمومان وازەحە لامان کە سین ئێستاکە هەموو مەلەفە ئەساسیەکانی لە ڕووی ئابووریەوە پێشەنگە کەواتە ئەمە بۆ خۆی ئەم گۆڕانکاریانە تاکوێ ڕەتفعلی دواتر ئەمریکا یاخود چی ڕوودەدات ئەوە ڕەنگە کۆمەڵی ئەحداسی گەورە چاوەڕوانی ئەوە بین کە ئەمریکیەکان چۆن بتوانن ئەم ناوچێ و تێو بگرێنن بە کۆمەڵی ئەزەماتی ئینسانی و سیاسی بۆ ئەوەی ئەمریکا جارێکی تر وڵاتانی ناوچەکە نەتوانن ئەو دەستبەرداری ئەمریکا بە هەند وەرگرن یاخود بەردەوام بێت. دکتۆر جگەلەوەی کە ئەم سەردانە کاریگەری سیاسی بە دڵنیاییەوە جێدەهێڵێت لە نێوان وڵاتانی عەربی و چین ئەو بابەتی دیکەی باس کراوە گەشتپێدانی ئابووریە کە بە تایبەتی سعودیە و چین بە بڕێکی زۆر با بڵێن لە ڕووی ئابووریەوە دەیانەوێت ئاڵوگۆڕ لە نێوانیانە هەبێت لەم ڕۆوە تا چەندەوا دەکات جارێکی دیکە ئەم دەوڵاتە وابەستەی یەک بن و لە هەندێک کار هەماهەنگیان هەبێت. ئەو پاشخانە پەیوەندی نێوان سعودیە و وڵاتانی خەلیج بەگشتی زۆر کەم نین و ئاسان نییە فەرامۆژ بکرێت بۆ خۆمان دەزانین سعودیە لە دوای ساڵی 1934ەوە لەلایەن بریتانیەکان و لەلایەن هاوپەی ئەمریکاوە وەکو دوو زلهێزی شەڕی جیهانی یەکەم بە دواوە و دواتر کاریگەریەکانی ئەم هەڵپایمانە سعودیە وەکو پێشەنگێک و فترەی هەنگوینی ئەمە ساڵانێکی خەیاند و بە تایبەت لە شەڕی کەنداودا شەڕی کەنداویەک شەڕی کەنداودوو ئەمە گشتوای کرد کە جۆرێک لە جۆرەکان ئەم پەیوەندیە بەردەوام بێەوە گەشە بکە بەڵام ئەوەی کە گۆڕانکاری ئێستاکە لە دوای بەهاری عەرەبیەوە
وڵاتانی ناوچەکە لەوە تێگەیشتون کە پرۆسی دیموکراسی بە تایبەت لایەن حزبی دیموکراسەکانەوە یەکێک لە زەنگە خەتەرەکانە، چونکە ئەم ئەنزیمانە بە خۆمان دەزانین هەموو ئەنزیمەی مەلیکین جۆرێک لە سیاسەتی مطلق و جۆرێک لە دوورکەوتنەوە لە دیموکراسیەت بوو ئاماژەم پێکرد مەلەفی قاچەقچی یەکێک بوو لە ئەزمەکان کە لە نێوان سعودێ و لە نێوان ئەمریکا دروست بوو. ئەم دۆخێکی نائاساییە و بەشێکە لەو گۆڕانکاریە کە لە نظامی دەولی حتمی بەرەو گۆڕانکاری دەچێت. ئەمریکای ساڵی 1991 نییە کە دنیای تاک جەمسەری ڕاگەیاند. ئێستا کە جەمسەرێکی تر لە ڕووی ئابوووریەوە جەمسەرێکی سیاسی لە ڕووی ئەسکەری لە رووسایە، بۆیە ئەم هاوکێشەیە گۆڕانکاریەکە کە ناوچەکە بەرەو دەڕات بۆیە سعودیە زۆر زیرەکانە کەوتوتە پێش ئەم قۆناغا و جۆرێک لە جۆرەکان هەماهەنگیەک گەرێمە تەماشا بکەین ئەم لوتکەیە لە سێ قۆناغدا و لە سێ بواردا قۆناغێکی سعودیە بۆ خۆی، قۆناغێک وڵاتانی خەلیج و قۆناغێک وڵاتانی عەربی. یعنی ئەوەی کە جێی سەرنجە زۆرێک لە وڵاتانی عەربی هاوڕان لەگەڵ وڵاتی سعودیەدا کە ئەو پەیوەندیانەی یاخود جۆرێک لە سزادان بۆ ئەمریکا لەوەی کە لە خلالی ئەم گۆڕانکاریانەی کە ئەمریکا لە ناوچەکەدا ئەنجامیدا لە دوای باری عەربیوە تێبگا کە گۆڕانکاری لە سیاسی دەرێکی خۆیدا بکە. بەڵام ئەمە بۆ خۆی سیاسی دەولی ئێستا ئەوەندە مەلەفاتی ئالۆزمان لەبەردەستا بەتایبەت لە دوای کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان و گۆڕانکاری ئەوەی کە لە تالیبان هاتوۆتەوە سەرکار و ئەو گۆڕانکارێنی کە ئێساکە لە ناوچەکەدا بەتایبەت ئەو گێژاوی کە ئێستا ئێران لە ناوخۆدا تێکەوتووە و شەڕی ئۆکرانیا لە بیرمانەشێکێکە لە فاکتەرە گرنگەکان کە محەکە بۆەوەی کە ئایا لە ئایندەدا سیاسی دەولی لە ناوچەکەدا بەکوێ دەڕوا. یەکێک لە تەحلیلەکان ئەوەیە کە کاتێک کە ئەگە دوو زلهێزی دنیا جێلەقی سیاسەتی دەولی بۆ ئەمریکا تۆزێک ئاستەن کرابێت، سین لە ڕووی ئابوووریەوە، رووسیا لە ڕووی سیاسی و عسکەریەوە، بەڵام بە تێوەگلانی رووسیا لە شەڕی ئۆکرانیادا و ئەو هاوکاریە بێشومارەی ئەمریکا بۆ ئۆکرانیەکان و دەبینین کە شەڕەکانی ئۆکرانیا قۆناغ بە قۆناغ تا بێت ئاستی بەردەوامبوونی چەکی ئەمریکا نۆعی و زیاتر سەفقاتی جۆرێکە بۆی کە ڕووسەکان زیاتر لە ڕووی مەیدانیەوە و لە ڕووی سەربازیەوە لە ڕووی خوێنەوە زیاتر باش بدەن و زیاتر زیانیان بەرکەوێت. ئەمە وا دەکات کە ئەمە بمانگەێنێتە ئەو قەناعەتەی کە ئەمریکا دەیەوێت ئستنزافێکی بێشومار چۆن ئەمریکیەکان لە ئەفغانستان توش بوون، دوای 20 ساڵ ناچار بوون بکشێنەوە، چۆن لە سەردەمی سۆڤێتدا هەرخودی سۆڤێتەکان لە ئەفغانستاندا توش بوون، دوجار بە ناچاری لە 85 کشانەوە، کەواتە ئەمەش مەسیرێکی جارێکی تر بۆ ئەوەی کە رووسیا لە ئەفغانستاندا لە ئۆکرانیا مەسیری ئەفغانستانی بەرکەوێتەوە. کەواتە لێرەوە سینەکان بۆ دەستپێشخەری بۆەوەی بتوانن جۆرێک لە هەژمونی خۆیان بسەپێنن سەرەتا بە ئابووری دەستیان پێکردووە و هاوکاریکی ئەو بەرنامە ڕێژەی کە لەم سەردانانەدا بۆ ناوچەکە کراوە. دیارە سیاسی خارجی سنیش ئەمە بە فرسەت دەزانێەوە فرسەتێکی باشیشە بەوەی کە مادامێک وڵاتانی عەربی بۆ ئەو دۆخیان هەیە وەکو هەنگاوێک هاتوۆتە پێشەوە. دکتۆر ئەگەر باز لە کاریگەری ئەم لوتکێ بکەین لەسەر عێراق کە محەممەد شاه سودانیش بەشداری ئەم لوتکەی کردو و تاری پێشکەش کردو، کاریگەریەکانی لەسەر عێراق چی دەبێت؟ بەداخەوە عێراق ئێستاکە لە چوارچێوەی ئەوەی کە پێی دەڵێن ئەمنی قەومی یاخود دەوڵەتێک کە بتوانێت لە سەرپی خۆی سیاسەتێکی خۆی سەر بەخۆیانە بکات، ئەمە بەدی ناکرێت لە عێراقدا. بە تایبەت ئێستا وازحە لە پاش ئەنجامی هەڵبژاردنەکان و ئەو مشتومڕێی کە ماوەیەکی دوور درێژ نزیکەی یان زەمانێکی خایان تا حکوومەت تەشکیل بوو. ئەو حکوومەتە تەشکیل بوو هەمومان باش دەزانین مەیلێکی ئێرانی لەسەر بوو و ئەو باڵی کە ئەو تەحالفەی کە لەگەڵ ئێرانە ئەوان ئێستا حکوومەتیان تەشکیل کردووە بە تایبەت ڕۆڵی مالیکی لەو بوارەدا. کەواتە ئەمە بۆ خۆی یەکێکە لە زەنگە خەتەرەکان بۆ ناوچەکە و بۆ ئەوەی کە عێراق نەیتوانی بێلایەنی خۆی بپارێزیەوە. جۆرێک لە جۆرەکان اتهامی عێراق دەکرێت کە سیاسەتی سربەخۆیانە ئەنجام نادەوە ئێران کاریگەری
ئەو نفوزە سیاسیە سەربازیە تا دوایی لە عێراقدا تۆختر بووە و خۆتر بووتەوە کەواتە لە نەتیژی ئەم گۆڕانکاریانەدا عێراقیش جۆرێک لە باوڵێن حەنان بۆ سعودیەکان بەوەی کە ئەوانیش قەڵسن لە ئەمریکاوە ئەو کاریگەری کە لە ناوچەکەدا ڕەنگە هۆکارێک بێ بەوەی کە جۆرێک لە جۆرەکان سعودیە بتوانێت هەم ئەو فشاری کە لەگەڵ یەمەنە هەیبوو ئێستا بە واضحی لەلایەن حوسیەکانەوە ئەو مشتومڕە شەڕا سەربازی 5-6 ساڵە لە ئارایە دەبینین زۆر بە واضحی خاو بۆتەوە و پەیوەندیەکانی عێراق لەگەڵ وەکو هاوسەنگێک سعودیە دەیەوێت ئەو بخۆزیێتەوە و جۆرێک لە جۆرەکان دوای ئەم سەردانە عێراق دەستی پێوە بگرێت کە نەتوانرێت زیاتر نفوزی وڵاتانی دەرەکی لەسەری کاریگەری دروستکەن بۆیە ئەم گۆڕانکاریە لە نظامی دەوریدا حتمما کاریگەری لەسەر نظامی ئەقلیمیش دەبێ و زیاتر بەرقەراربوونی ڕۆڵی سعودیە لەم هاوکێشەیەدا وەکو عەرابی سیاسی وڵاتانی عەربی لە کاتێکدا کە تۆ سێ قیمە دەبەسرێت سێ لوتکە دەبەسرێت سعودیە خۆی بۆ خۆی و وڵاتانی خەلیج بۆ بەجیا و وڵاتانی عەربیش هەر لە مەغربەوە هەر لە جەزائیرەوە هەر لە یعنی زۆر لە مەسرەوە کەواتە ئەم کۆدەنگیە لە ناڕازیبوون بەرامبەر سیاسەتی ئەمریکا بۆ خۆی زەنجێکە بۆ گۆڕانکاری حتمی لە نظامی دەولیداوە ئەمە ئەوان دەرچیان بەوە کردو کە نظامی دەولی لە گۆڕانکاریدا بۆیە ئەوە هەموو وڵاتێک بۆ بەرژۆندیەکانی پەنا دەباتە بەرەوەی کە هەموو سلەی خۆی نەخاتە وڵاتێکەوە بەڵکو لەگەڵ سینا لەگەڵ رووسیادا تەنانەت زۆرێک لە پەیوەندیەکانیان تا بتوانن فراوانتر بکەن و ئەمەی چێکە لە سیماکانی نظامی دەولی فرەجەمسەری وا دەکات کە وڵاتەکان دەستکراوە بن لە کاتی سیاسی خارجیاندا تووشی ئەزەمات بن وەکوەوەی نییە کە ئەمریکا لە دوای نەوەتوێک و تاکجەمسەری بوو ناچاری بچوایەتە ژێر باڵی یاخود ژێر نفوزی ئەمریکاوە کەواتە ئێستا کە دەرگا واڵایە بۆ وڵاتان ئەو فشاری کە ئەمریکا دەیکرد ئێستا کەمتر ئەوان ناشنە ژێرباری و دەرگا کراوەتەوە لەگەڵ سینا لەگەڵ رووسیا لەگەڵ زۆرێک وڵاتانی تردا. بەڵێ دکتۆر هەڵبەتە جگە لە باسکردن یاخود با بڵێن محەممەد شاه سوودانی جگە لە باسکردنی پەرپێدانی پەیوەندی ئابوووریەکانی عێراق و چین بابەتێکی دیکەی کە لە وتارەکەی باسی کردووە هەوڵدانە بۆ هێرش نەکردنە سەر یەک پارچەی خاکی عێراق تایبەتیش لەم دوایانەدا دەبینین لە هەرێمی کوردستان هێرشەکان بۆ سەر هەرێمی کوردستان و کوردانی با بڵێن هەر چوار پارچەی کوردستان بەردەوامیان هەیە ئەم سەردانە چی دەکات بۆ وەستاندنی ئەم هێرشانە هیچ کاریگەریەکی دەبێت بێگومان ئێستا حکوومەتێک لە بەرقەرارە حکوومەتی سوودانی جۆرێک لە نێتپاکی وەکەوەی کە وڵاتێکی بێلایەنە بۆ ئەوەی ئەو نفوزە ئێرانی لەسەر دەرنەکەوێ و ئەو تەنگ و چەڵەمەیە کە عێراق تێیدا دەگوزارێک ساڵانێکە دەرفەتێکی باشە لە ڕێگەی ئەم کۆڕەوە لە ڕێگەی ئەم کۆبنانەوە وڵاتانی عەربی جۆرێک لە جۆرەکان پەیوەندیەکانیان لەگەڵدا چاک بکەنەوە تاکو بتوانێت ئەوەی کە دەیەوێت بە دنیا بڵێ ئێمە حکوومەتیشین بێلایەنین و ناشینە بواری ئەو فشارانەوە لەسەرمان دروست بووە بەڵام ئەمە دادی نادا لەبەرەوەی عێراق ئێستاکە لە ئەزمەیەکی سیاسی کە هەموو سێکچەرەکانی بواری سیاسی لە عێراقدا کردوتەوە فەسادی چێکە لە هەرە گەورەترین هەڕەشەکان لەسەر ئایندەی عێراق و بلاسخارد کە نوێنەری نەتۆی گوتوەکانە بۆ هاتوچۆکردن لە نێوان پەیوەندی لایەنە سیاسیەکاندا ئەمەی بەڕوونی ئاشکرا کردووە یەکێک لە پەتاترین نەخۆشترین و خراپترین دۆخ عێراقتایە دەناڵێ ئەویش دۆخی فەسادە کەواتە عێراق چۆن دەتوانێت ڕۆڵێکی کارە لە سیاسی دەرەکیدا ببینێ هەمومان دەزانین سیاسی ناوخۆ کاریگەری و پتەوی سیاسی ناوخۆ و یەکلایەنین سیاسی ناوخۆ ڕۆڵێکی گەورە دەبینێت لەوەی کە لە دەرەوەدا دەوڵەت چالاک بێەوە بتوانێت ئەو ئامانجانەی کە ئەعلانی کردو بۆ دەوڵەتداری خۆی لە بەرنامەی خۆیدا سوودانی جێبەجێیانکە بۆیە ئەمە ڕەنگە زۆر قورس بێ و حکوومەتی سوودانی نەتوانێت ئەجیندای سیاسی دەرەکی بە جۆرێک تەنفیزکە کە خواستی عێراقیەکان بێ و خواستی و تەنانەت وڵاتانی عەربیش بێ کە ئەم دەیەوێت لەگەڵیان نزیک بیتەوە بۆ لەبەرەوەی بەوازحی کاریگەری نفوزی ئێرانی و نفوزی تورکی لەسەر ئایندەی عێراق بەوازحی دەرکەوتەوە ئێستا عێراق لە دۆخێکی ئەجگار مەترسیدادایە لەلایەن هەژمونی ئەم دووڵاتە دراوسەیەوە. بەڵێ دکتۆر زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان دەستخۆش زۆر سپاس بۆ دکتۆر لوقمان حەکیم پسپۆڕە پەیوەندی نێودەوڵەتیەکان دووبارە سپاس دەستەکان خۆش بێت.